سبەینێ دووشەممە کاتژمێر 12 نیوەڕۆ چاوی چاودێرانی سیاسی و شەقامی عێراقی لەسەر تەلاری ئەنجومەنی نوێنەرانە لە ناوچەی سەوز لە بەغداد کە بڕیارە یەکەمین دانیشتنی خولی شەشەمی یاسادانانی خۆی ساز دەکات. فەرمانگەی ڕاگەیاندنی پەرلەمان ڕایگەیاندووە سەرجەم ئامادەکاریە لۆجستی و تەکنیکیەکانیان بۆ ئەم دانیشتنە تەواو کردووە. کارنامەی دانیشتنەکە لە دوو بڕگەی سەرەکی پێک دێت. یەکەم سوێندی یاسایی ئەندامانی نوێی پەرلەمان، دووەم هەڵبژاردننی سەرۆکی پەرلەمان و دوو جێگرەکەی بەپێی دەستور و پەیڕەوی ناوخۆ. ئەم هەنگاوە دەبێت لە یەکەمین دانیشتندا یەکلا بکرێتەوە بۆ ئەوەی ڕێگە خۆش بکات بۆ قۆناغەکانی دواتر. ئەو نەریتە سیاسی لە دوای ساڵی 2003ەوە لە عێراق جێگیر بووە پۆستی سەرۆکی پەرلەمان پشکی پێکهاتەی سوننەیە. بەڵام ئەم جارە دانیشتنەکە لە کاتێکدا بەڕێوە دەچێت کە ماڵی سوننە بەدەست دابەشبوونێکی قوڵەوە دەناڵێنێت. سەرچاوەکان ئاماژە بەوە دەکەن تا دوا ساتەکانی پێش دانیشتنەکە لایەنە سوننەکان نەگەیشتونەتە ڕێکەوتن لەسەر کاندیدێکی هاوبەش. ئەمەش دەرگای بۆ چەند سیناریۆیەک واڵا کردووە، یانەوە تا ململانیەکان دەچنە ناو هۆڵی پەرلەمان و چەند کاندیدێک کێبڕکێ دەکەن، یان دەبێت شیعە و کورد ڕۆڵی ناوبژیوان بگێڕن بۆ یەکلاکردنەوەی ناوی سەرۆکی پەرلەمان. لەبەرەی شیعە و کوردەوە بەپێی نەریتەکان جێگری یەکەمی سەرۆکی پەرلەمان بۆ شیعە و جێگری دووەم بۆ کورد دەبێت، گەرچی هێزە کوردیەکان و لایەنەکانی چوارچێوەی هەماهەنگی ئامادەی خۆیان بۆ تێپەڕاندنی بابەتی جێگرەکانی سەرۆک نیشان داوە. بەڵام هەموو ئەمانە بەستراونەتەوە بەوەی کە ئایا پرۆسەی هەڵبژاردننی سەرۆک چۆن تێدەپەڕێت. بەو پێی هەر جۆرە شکستێک لە هەڵبژاردننی سەرۆکدا ڕەنگە ببێتە هۆی پەککەوتنی تەواوی دانیشتنەکە. بایەخی دانیشتنەکەی سبەینێ لەوەدایە بەردی بناغەی تەواوی پرۆسەی سیاسیە. هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان گڵۆپی سەوز بۆ هەڵبژاردننی سەرۆک کۆماردا دەگیرسێنێت کە دەبێت لە ماوەی 30 ڕۆژدا بە ئەنجام بگات. ئەویش لای خۆیەوە کاندیدی گەورەترین کوتلەی پەرلەمانی بۆ پێکهێنانی حکوومەت ڕادەسپێرێت. چاودێران پێیان وایە شێوازی هاوپەیمانیەکانی ناودانیشتنی سبەینێ ڕەنگدانەوەی ڕاستەقینەی ئەو بلۆک بەندیە سیاسیانە دەبێت کە حکوومەتی داهاتوو پێک دەهێنن. ئایا عێراق بەرەو حکوومەتێکی تەوافقی دەچێت یاندا بەشبوونی ناو پێکهاتەکان بە تایبەت شیعە و سوننە تەمەنی دانوستانەکان درێژتر دەکاتەوە. لە کاتێکدا عێراق لە بەردەم کۆمەڵێک ئاڵنگاری گەورەی ئابووری و ئەمنی و خزمەتگوزاریدایە. دانیشتنی سبەینێ تەنیا تاقیکردنەوەیەک نییە بۆ هەڵبژاردننی 3 کەس بۆ سەرۆکایەتی پەرلەمان، بەڵکو تاقیکردنەوەیەکە بۆ توانای لایەنە سیاسیەکان لە بەڕێوەبردننی قەیرانەکان و ڕێگری لە کەوتنی وڵات بۆ ناو بۆشاییەکی یاسایی و سیاسی. چاوەکان لەسەر کاتژمێر 12 نیوەڕۆی سبەینێن. ئایا ئاماژەی ئەرێنی لە تەلاری پەرلەمانەوە دەردەکەوێت یاخود ململانەی پۆستەکان دانیشتنەکە بەرەو کراوەیی و دواخستن دەبات؟